لحديثك صحيح ذاك للصحيحة تو بجمال 2775 دفرميت كاتك بيغمري خواه صلى الله عليه وسلم توشي او نخوشي بو كتياي دا وفاتي كرت افرمي اخذت بيده دسي بيغمري خواه قل صلى الله عليه وسلم لو نخوشي كتياي دا وفاتي كرت بلام افرمي نخوشي كي زور قرص بو زور لسري جران بو تايكي زور بيغمري خواه صلى الله عليه وسلم دا قرت سر ئێشەیەکی سەختی توش بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ دەستیم گرت هەندێک دوعام بەسەریا خوێنا ئەفەرمێ فنزع يده من يدي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی لە دەستم کردەوە ئەمجا فەرمی اللهم اغفر لي اللهم اغفر لي خوايا لێم خۆش بە کێوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوايا لێم خۆش بە خوايا لە گوناهەکانم خۆش بە وألحقني بالرفيق الأعلى خوايا بمگەێنی بە مەلایکە بەڕێزەکان و بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ آخر قسە دەفەرمێ عایشە بیستم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو فەرمی خوايا لە گوناهەکانم خۆش بە خوايا بمگەێنە بە پێغەمبەران و بە پیاوچاکان و بە شەهیدەکان بە مەلایکە بەڕێزەکانی خۆت خوايا بمگەێنە بە خزمەتی خۆت ئەوانە بەڕاستی داوای دەخۆشبوونیان لە خوای پەروەردگار دەکرد